هەر سەرەتا و ئانەی کە هەورامیەکێ ئی کەشەشا هۆشتنیێنێ چینە یاومێنێ چی فەرەزەن تۆ گەرەکت بووە گەرچەمە چانێ بۆ بە ئانەت دەستگنۆ پێی بژی و گوزەران و وێت مەلی لێاتەوەنا چونکە ئاتەوانێ هیچ چانەشا چەنە بەرهان نوێ کە تۆ بازرگانیش بۆ کەری ورەشیش یا دەستکەوتێش چەنە بەدەستباری تەوەنی چێش بەنەگەری ئاکاتە ویرە کەریوە خاسایی هەورامیە شۆم ینی ئانە بوو کە عەقڵشا چێوە کەشنە بڕیە بۆ لێ بە ئاکەشا و نامێ بە ئی دەشتێکەی کوچێ دوورە نەچەنەشاوێ پەینەی چێوە کە پێویستێشانی بەدەشا بارە وە ژیانێ گوزەرانێ وەش دروستکەرە ئایا ئینە عەقڵ شاپانەی نەمەڕیان حتممە نینە مەکری و عەقڵ شاپانەی نەمەڕیا بوو ئەی خاسایی چێش پاسەکەڕوایێت لێ بە ئاکەشا لوێنی ئاکەشا پەینەی هەم حاڵەت و حاڵەتێکە بێشە هەن پارێز ناش کە تاوا چەنی تەبیعی کریاوە و هەم ئایێ بە ئەمانەتۆ مامەڵە چەنی ئاتەبیعەکەرا و ئاتەبیعیچە کۆمەک شاکەڕۆپەینەی تاواچا مناوە ینی هەر ئانە نییە کە ئێڵ واشمی ئەگەر ئامێ و هەورامیەکی پاش شێوازێ مامەڵەشا چەنی تەبیعی نەکردێ بە ئەمانەتۆ بە ئەمانەتۆ ینی چێش ینی پێی نمونەی هەورامی کاتێکە ئامان یانەکێ ژوەشێکردێنی ئاو کەوتن شوونی کەشەکە ینی ئاها بە پاو کەشەکات ژۆڵیانەوە یانەکێش دروستیکردێنی کەشەکێش پاسە پەنە نەکردێنی کە وێژ گەرەکشە ینی کەشەکێش ئانەی کە کەشەکان هەن ناردەنش لێ ئانەی کە وێژ دروستشکەرەوە شارەشۆ کەشەکە پاسە کەرەوە پۆش ژیارە و دیارێ نەبا باکسۆ کاتێک کە تۆی یا ناتەمۆی کەشەوینی کەشەکە و زیاتر پێ کریەوە ڕۆشن بۆەوە هەورامی کە یانەکێش دروستێ کردێنی یانەکێش هەمان کردێنە چەنی کەشەکە و چەنی تەبیعەتەکەی ینی کاتێک کە تۆ ملی لێ دەگێەوە هەورامان و کۆنی ینی ئیسە ناکە ئیسە بە تایبەتی ئیدیم تێکشیە معماریە بینی جۆرە جە بیناسازی بینی کە مەتاوی جاش کەریەوە جە تەبیعی تایی پەنەژواشی بیناسازیە سروشتی ئینە چکۆوە ئامان چاوە ئامان کە گەرەکش نەبیان تەبیعی بارۆ ینی لێ ئانەی کە وێژ تەبیعی گوم کەرۆ لێ دەستکردەکە وێشەنێ بەعکسۆ دەستکردەکە و وێش وستەن خزمەت وانێ کە تەبیعە و زیاتر وێش ئاشکرا کەرۆ جا ئینە گرچکۆمێ چاوەمێ کە هەورامی ئانەی پاسەش بنەکردن بەرەوش ئاکەشا چوێ ئستاتیکی بیان وەشی دڵی بیان نەک وەشی نەفسی وەشی ئارەزوەکە ینی چێوە هەستکەری عشق هەورامی عشقە فرە ڕوحانیشان پێی تەبیعەتی چونکە هیچی وێ ڕەبتێنێ بە دڵۆ ڕەبتێنێ بە ئستاتیکایەوە ڕەبتێنێ بە شیارۆ تەبەنینە هەرینەکە نەمەوینی ژیانەکانێ سیا چەمانەکە گۆشە شەنە گیری دەنگە کەمێ بەرۆ دەنگیان چەنی مۆسیقای مەگونجەوە دەنگیان چەنی تەبیعی گونجۆ دەبان دەنگیان کە گۆرانیە ماچا زیاتر جیوە و هینەکە باڵندە و چوەکانی کە هەنی واچمی چەنیش ساز باوێ ینی دەنگیان ساز بۆ پێ نمونەی چەنی دەنگ و ژەرەژی ئی ساز بێەوە ئەگەر ئینە مادیان کە گۆرانی واشەکێ ژەرەژی شانیێنێرە چەنی ئی ژەرێژێچەم شارەکە شاکەراجە چی هوەرەی نەیانی ئینە پێچشین ینی ئینە ینی هەورامی فعلەن اختیار کردێش پێ ئاکەشە ڕەبتش پانەوە بیان کە وەشی دڵیش لاوە جەوەشی ئانی کە ڕەبتا بە چێژیۆ ینی تامیەوە واشمە چێژ و وینەکە هەستەکە ئینە لە ئایۆ ئانی هەستین بە هەستەکە هەستش بەنەکەرمی و چێژش نەکەرمێ لە ئایۆ فرە گرنگ نەبیان چونکە دڵ وەشی دڵی بە هەستەکی نییە وەشی دڵی وەشیە پەتین پوختە جە ینی ئانی کە ڕەبتا بە جەستە و ئینسانیەوە ئێمە کە وشە و دڵی تەنانەت بەکار ئاردێش لە ئێمەوە ئینە گەر ڕەبتە مامەڵەیەوە کە هەورامی چەنی تەبیعی هەنش بەمانەوە تەر مەتاومێ واچمێ هەورامی پێسە فەیلسوفێ مامەڵە چەنی تەبیعی کەڕوو بەڵام تامێ واچمی چی چونکە پێسە فەیلسوفێ کاتێتەوە چەنی تەبیعەتی سروشتی مامەڵەکەڕوو کە هوشیار بۆ پینەی کە کەرۆش
یعنی ئاو مەزانۆ ئینەی چی کەرۆ هەر ئا نەزانۆ ئانەی چێوێ دڵش کێشاش کێشۆ بەروانەی دڵش ئانەشگەرەکە کەڕۆش ئانەی دڵش گەرەکشا فرەوجاری ئینا زەرەشەنە گەر بەمعنا و مڵک و ماڵ و ئیچی وا لێ کردەیە چونکە دڵ یاگەنێ ئەگەر شۆنیشگنی بەڕاستی ڕوت و ڕەجاڵت کەرۆ ینی دڵ چەنی ئانێش کە گرد و چێوەکێ چەنەم سانەوە بەڵام چێوێت مۆپەنەکە لێ و چێوانە و چێوێ مات پەنەکانێت و هەورامی هەستکەر و ئاوەشەیە کە حەزش کردنش ژیانەنە چەشۆش و ئاوەشی دڵین ینی وەشیە هەستەکی نییە وەشی ینی وەشی نیە پا معناکە ئیسە هەن ئانی کە چێش بیان بە مەزدەر و وەشی ئەساس و وەشی ینی وەشیە فرە شاعرانن وەشیە فرە مجەڕەدە ئانە نییە کە وەشیان ڕەبتش فرە کەم چەنی مڵکیەتی هەن ینی خەڵک وەشی جە مڵکە کاژوینەوە بەس کە مڵک ئاماوەرۆ بیەی مۆزۆ و دەسەڵاتی ئینی گرت چەنیشمەیاوەرۆ چونکە بەڵام کاتێک کە هەورامی بە دڵ مامەڵە چەنی تەبیعەیە کەرۆ ئی تەبیعەتەشە نەواران پێی مڵکی نەوارانش پێچیوە وڕەشۆش هەرچێوە تەماشەکەری جۆرێجە حاڵەتێ ئۆتۆنۆمیش پێوەش دروستکردن ئانێک کە ماچا کات و وێشە هەورامێکێ بەس قەن و چاکشا پێویست بیان پێینەی نەژیوە ینی لێ یانەکە وێشەنە هەوڵشدان جیهانێ دروستکەرۆ و ئی جیهانە کاتێک کەسێ بەرۆمێت لێش هینە تایبەتشن کولتورێ تایبەتشن و نظامێ تایبەتشن پێ پەیوەندیەکە ئینەش گەڕ ڕەبتا بەچێشەوە ڕەبتا پا دڵێوە ینی فانینە دڵش ئاراستەش